لەگەڵتانە بەردەوامە بین لە بەیانی کورسات نیوز زانکۆی گەرمیان لێک تێگەیشتنی زانستی لەگەڵ سێ زانکۆی ئەوروپی ئەنجام دەدات با بزانین ئەم بابەتە چییە لێک تێگەیشتنەکە چیەوە گرنگی ئەم لێک تێگەیشتنە چیە بۆ زانکۆی گەرمیان ڕاستە و خۆ شاخوان محەممەد لە کەلارەوە لەگەڵمانە شاخەوان بانیت باش وەسلااو لێ بێگەر بکرێ بۆ بینەرانی بخەیتە ڕوو گرنگی ئەم لێک تێگەیشتنی نێوان زانکۆی گەرمیان و زانکۆکانی تر چییە؟ ڕەنج بەیانی باش دیارە ئەمە بابەتێکی گرنگە کە پەیوەندی بە ڕیفۆرمی خوێندن لە زانکۆکانی هەرێمی کوردستانە هەیە دیارە ڕەنج ئەو لێک تێگەیشتنە چوار زانکۆیە هەژ زانکۆی هەرێمی کوردستان کە لە ناویانە زانکۆی گەرمیانیشی تێدایە لەگەڵ چوار زانکۆی ئەوروپا کە وڵاتی نەرویجە و ئیسپانیایە و ئیتالیایە و هەڵە نەبم پرتوگال چوار زانکۆی وڵاتی ئەوروپاش لەم ڕیفۆرمە زانستەیە کە یەکێتی ئەوروپا سەرپەرشتیەکە ئەم ساڵ لە قۆناغی دۆمیدا دیارە قۆناغی یەکەمی ساڵی پارتاوە بووە بەڵام ئێستا ئنجاز و ینی دەستکەوتەکانی لە ماوەی ئەم ساڵەدا واتە چۆتە قۆناغێکی باشترەوە منم بەیانێ لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحمەد محەممەد بەڕێوبەری پەیوەندێ ئەکادیمی نێودەوڵەتەکانی زانکۆی گەرمیان کە خۆی یەکشەکە لە بەشدارانی ئەو ڕیفۆرمە زانستێ گفتوگۆەکەم دکتۆر بەیانی باش زۆر سپاس کە ئەم بەیانێ لە بەرنامەی بەیانی کورسات نیوز لەگەڵمانە بووی ڕیفۆرمی زانستی و بەشداری پێکردنی زانکۆیەکی وەکو گەرمیان لەسەر ئاستی جیهان و چوار زانکۆی وڵاتی ئەوروپا پێمان بڵێ زانکۆی گەرمیان و زانکۆکانی هەرێمی کوردستان دەباتە چ قۆناغێکەوە سەرەتا سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە کە بتوانم بدوێم بۆ کەناڵە جوانەکەتان کەناڵی کورسات ئەم پرۆژەیە ڕاستی ئەتوان بڵێم لە چەند ساڵێک پێشەوە لە 2017ەوە لە وزارەت پرۆگرامەکەی بۆ دانرا بۆ ئەوەی لەبەرەوەی ئەوروپاوتیان ئەگەر بە سیستەمی نوێی خوێندن نەڕۆن زانکۆکانتان ئەو کاتە خوێندکارەکانتان تەخەڕوجەکەن قبول ناکرێن لە زانکۆ ئەوروپیەکان بۆ پەرەپێدان بە درێژە پێدان با خوێندنیان ڕاستی ئەم پرۆژەیە وەکو بەڕێزت فەرمووت هەشت زانکۆی هەرێمی کوردستان لەنایەنە زانکۆی گەرمیان و چوار زانکۆی ئەوروپی بەشدارن پرۆژەکە لە ساڵی پارەوە دەستی پێکردو بۆ ماوەی 3 ساڵە 2021 و 22 و 23 ئەم پرۆژەیە یەکێتی ئەوروپا کۆی پاری پرۆژەکە دافەندیەکات بۆ هەموو ئیڤێنتەکان ئەوانەی کە ڕووەدا ئێستا لە ساڵی دووەماین و ئێمە هەفتەی پێشوو لە بابێن 2 هەفتەی پێشتاکە لە 9ی 5ەوە تا 5 لە خولێکی 5 ڕۆژی تایبەت دابووین بە ئەو پرۆژەیە باش دکتۆر ینی ناوڕۆکی ئەم پرۆژێ زیاتر جەخت لەسەر چیە کاتەوە ینی چ لایەنێکی زانستی هەڵە سەنگێنێ پەرەی پێدا ینی پێمە بڵێ لە چ بابەتێکە زیاتر جەختەکاتەوە دەیەوێت مەسەنە ئەو خوێندکارانەکە لەو زانکوانە دێن فێری چی ببن بەڵێ ڕاستی ئەمە بە کۆی گشتیەکەی بۆ ئەوەیە ئەڵێ کەپاسیتی بڵدینگ ئاکشن بۆ دروستکردنی تواناکانە ینی چەند کەسێکی دیاری کراوە لە ناو زانکۆ بۆ خۆی بۆ ریفۆرمکردنی زانکۆیە لە چەند ڕوویەکەوە یەکەم گەڤەرنەنسی پێوترێت کوالتی ئەشورانس ئیمپلیمنتیشن ئەو بۆڵۆنە پرۆسس لەگەڵ ئینتەرنەشناڵایزیشنە بە واتای ئەوەی ریفۆرمکردنی زانکۆ لە ئەوەی بەهێزکردنی دەسەڵاتە ئیداریەکان ریفۆرمکردنی بە شێوازێکی نوێ یەک دوو جێبەجێکردنی سیستەمی خوێندنی نوێ کە سیستەمی بۆڵۆنە پرۆسسە سیستەمێکی نوێی ئەوروپایە ئەوروپا چەند ساڵێکە بەکاری ئەهێنێت ئێمە ئێستا ئیش بەوەکەین تا ئێستا تا قۆناغی سێی خوێندکارانمان بە سیستەمی بۆڵۆنە ڕوا ساڵی داهاتوو هەموو قۆناغەکان ئەبێ پەیتا بە دوای یەکدا ئەگەر ئیجازەم دەی ینی ساڵی داهاتوو زانکۆی گەرمیان دەتوانێت بەو ڕیفۆرمە زانستیە کە تۆ باسیەکەیت خوێندکار پەروەردە بکات گۆشی بکات بەڵێ بە دڵنیاییەوە دەستی پێ کردووە بەڵام بۆ خۆتان دەزانن ئێمە قۆناغ بە دوای قۆناغە با بڵێن مەسەرەن جیلێک تەواو بێ خوێندن تاوکە گروپێک هەر 4 ساڵەکە تەواوکە گروپی دووهەم بێت ئەوانە بەهێزتر ئەبێت خوێندەکان و با بڵێن ڕێکخەرترە بێت و ئێمە ئەو 4 زانکۆ ئەوروپیایی کە بەڕێزت فەرموو زانکۆی پیزا لە ئیتالیا و زانکۆی ئیڤۆرا لە پورتوگال مۆرسیا لە ئیسپانیا و زانکۆی ئۆسلۆ لە نۆروێج ئێمە کە لەگەڵ ئەو 4 زانکۆوە ڕێکەوتنەکە هەیە و ئەوان لە ناو پرۆژەکان ئەم هەر زانکۆی هەرێمە بۆچی لەگەڵ ئەو 4 زانکۆیە بۆی ئێمە
لە ئەزمموی ئەوان فێربین لە ئەزمموی ئەوان خیبرەی ئەوان وەربگرین بابزانین ئەوان بەو سیستەما ڕۆشتون بۆڵۆنە پرۆسس هەر وڵاتە و ئەو سیستەمەیە چۆن جێبەجێەکات بۆ ئێمەش بە هەمان ئەو سیستەمە بڕۆین ڕاستی لەسەر ئەنجامی ئەوە هەر زانکۆیەک ئەبێ نەخشە ڕێگایەک بۆ خۆی دابنا نەخشە ڕێگایەک و لە ڕێگای ئەوە استراتیژیەکی هەبێت استراتیژێکی تایبەت بە زانکۆکی خۆی دابنا چونکە زانکۆ بۆ زانکۆ دەگۆڕێ زانکۆ هەیە لە ئاسێکی بەرسرای زانکۆیە تۆزی ئاسی نزمترە ئەبێ نەخشە ڕێگایەک بۆ خۆی دابنا چۆن بتوانێت ئەو سیستەمە جێبەجێکە پایتا بەیتا لەواچێ پێش زانکۆکانی کە بکەیت لە ناو زانکۆکانی هەرێمە کە بتوانێت بە جوانی جێبەجێ بکات. دکتۆر دەرفەتەکارەوە نەبوو ئەنی مەفهوم و ماناکە گەشت زۆر سپاس دەکەین نیشەڵا وڵە دێنێمە لە داهاتوودا زیاتر کار لەسەر ئەم ڕیفۆرمە زانستی زانکۆی گەرمیان کە بەشداری ئەو زانکۆ بە ناوبانکانەی جیهان کاریان کردو ئێمە کاری زیاتری لەسەر بکەین زۆر سپاس دەکەین دکتۆر دەست خۆش بێ بەڵێ ڕنج دیارە ئەمە ناوەڕۆکی بابەتەکە بوو ڕیفۆرم لە کەرتی زانست و زانیاری لە زانکۆکانەوە دکتۆر ئەحمەد باسی کردی ئینشەڵا ساڵی داهاتوو ئەوان جیلێکی نوێ لە خوێندکارانی زانکۆ دەخەنە ناوەندە زانستەکانی هەرێمی کوردستانەوە و خۆشبەختانە ئێستا زانکۆی گەرمانش لە ئەو قۆناغانەیە کە توانن خەڵکی ناوچەکە شانازی پێوکەوە باشترین کۆلێژی پزیشکیش لە زانکۆکە کراوەوە ڕەنجەوە بە دەرفەتم زانێ باسکەم کە لە ڕووی تەکنۆلۆژیا و پێداویستە زانستیانەی کە هەبن بەردەستە ئەمە بابەتەکەی من بوو منەگەڕێمە بۆ لای تۆ. دەست خۆش شاخەوان محەممەد پامێری کورسات نیوز کە لە کەلارەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ پامەکەت سپاس بۆ میوانەکەشت.